بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، لە زنجیرە باسی ئاگادار بەدا پێت دەڵێم مسلمانی بەڕێز ئاگادار بە زانایان فەرموویانە لكل مقام مقال ولكل مناسبة حال وليس كل ما يسمع يقال وخير الكلام ما وافق الحال. براستي چوار دێڕی زۆر جوانە بۆ ژیان. ئاگادار بە لكل مقام مقال. هەموو مەقامێک، هەموو جێگایەک، هەموو مەجلیسێک مەقال قسەی تایبەتی خۆی هەیە. بۆ نمونە تۆ لە کاتی حوتمی مناڵێکی ساوەکە لەدایک بۆ و خزمان و خۆشەویستان و دۆستان کۆبوونەوە و بانگ و قامەت دەدرێ بە گوێ مناڵەکەیە، ئەڵێن وەرە مامۆستا وتارێک بخوێنەوە. ئێمە معقولە ئەو مامۆستا بەڕێزەی کە لەو مناسەبەتەدا لەو بۆنەیەدا کە یادی لەدایکبوونی منداڵێک و ناونانی مناڵێکە لە جیاتی باسی ناوی شەرعی و سوپاسی پەروەردگار لەسەر بەخشینی مناڵ و پەروەردەکردنی مناڵ و مافی منداڵ و مافی دایکی منداڵ لەو قۆناغەدا بکە، مەجلیسەکە بکە بە باسی مردن و باسی تەعزیە و باسی سێبوریکردن لەوەی کە کەسێکی لێ بمرێ. خۆ ئەم قسانە هەمووی جوانن، وانێ بەڕێزان، یعنی باسی مردن و باسی پرسە و باسی خۆڕاگری لە کاتی موسیبەتدا ئەمانە هەمووی شەرعی و جوانن. بەڵام لەگەڵ ئەم مەجلیسەیە هەموو خەڵکەکە سەری سوڕ دەمێنێ، چونکە تۆ باسی لەدایکبوونی مرۆڤێکی نوێیە کەچی باسی مردن و سەبر لەسەر موسیبەت بکەیت. لە زیاتی شکر باسی سەبر بکەیت لەو شوێنەدا ناڕەحەتە. بۆیە لكل مقام مقال، ئاگاد لێبێ کاتێکە قسە دەکەی ئەم شوێنەی قسەی تیا دەکەی بارودۆخەکە و شوێنەکە و مناسەبەتەکە و بۆنەکە چییە بەپێی ئەوە قسە بکە. معقول نییە لە بۆنەی شەکرا خواردنەوەدا کوڕ و کچێک هاوسەگیریان کردووە کە سوکار هەموو کۆبوونەوە بۆ پیرۆزبایی و مارەکردن و شەکرا خواردنەوە، مامۆستایەک هەستێ لەوێ وتارێک بدا باسی تەلاق بکە، باسی خراپی تەلاق و وەزعی خراپی تەلاق و تەلاق لە قورئانە چۆنە و لە مەزهەبەکاندا چۆن باس کراوە. ئەمە باسی هاوسەرگیریە. خۆ ئەم بابەتەی مامۆستای بەڕێز دەیڵێ هەمووی ڕاستە، بەڵام بۆ ئەم شوێنە دەگونجێ باسی تەلاق بکەی نەخێرە، بە باسی بنەماکانی هاوسەرگیری سەرکەوتویان بۆ بکەی. لە مەجلیسی سوڵح و ئاشتیدا دوو بنەماڵە، دوو کەس ناکۆکیان هەیە و کەسانێک چون سوڵحیان دەکەن لە پێناوی خوادا و بەپێی بنەماکانی شەرع ئاشتەوایی دەکەن لە بەینیاندا، معقول نییە کەسێ هەستێ وتار بدا باسی ئەوە بکە ئەو کەسانی کە سەرپێچی یاسا و شەرعیان کردو حەقوانی لێیان خۆش بی و ئەبێ بە سزای یاسایی خۆیان بگەێنی. شەریعەت چی دیاری کردووە حەقوایان لیان بەسەرەوە نەچێ. تۆ شووی دانیشتوی سوڵح بکەی، هێوریان بکەیەوە، باسی لێبوردنیان بۆ بکەی. ئەگەر ئەم قسانە هەمووشیان ڕاست بن بۆ ئەم مەقامە ناگونجێ. بۆیە یەکەم خاڵ ئەگەر لێبێ لكل مقام مقال ولكل مناسبة حال، لەگەڵ هەموو بۆنەیەکە ئەبێ ئاگال لێبێ قسەکانت لەگەڵ ئەوە بگونجێ. شوێنەکەی یعنی پێگەکە، شوێنەکە، بۆنەکە ئەبێ خۆت وا بگونجێنی، خۆت وا دەرخەی. بۆ نمونە لەسەر قەبرانە پێکەنین زۆر ناشرینە، چەندەها جار بینی و مە خەڵک پێکەنیوە، وا مردوێک بە خەک دەسپێردرێ، کەسانی نزیک و ئازیزانی بنەماڵەی فرمێسک بە چاویان دێ، سەرێکی دووسێ کە سەریان بە یەکەوە ناوە، ئەوە چەندەها جار منیش و جەنابیشتان بە دڵنیایی و بینیمانە، سەریان بە یەکەوە ناوە جگەرە دەشێشن و پێ دەکەن و نوکتە دەژێڕنەوە، باسی نرخی دۆلار و دینار دەکەن. ئەم حاڵە کە سەر قەبرانە و یادی لە کاتی بە خاکسپادنی ئازیزێکە، جەرگی چەند کەس سوتاوە پشتیشکا و مناڵ هەتی و کەوتووە، ئەتە لەم کاتەدا بەڕاستی ئەگەر نانی کەم نەشگریەی بیری قەبر و قیامەتی خۆت بکەوە. ئەوە چارەنووسە. لەو کاتەدا ئەزانی پێکەنین زۆر ناشرینە. لە مارەکردنە برایەکت، خوشکێکت، ئامۆزایەکت، کەسێکت، هاوڕێیەکت لە مەجلیسی شەکرا خواردنەوە ژن مارەکردنان، تۆ لەو کاتە لە جیاتی پێ بکەنی و شاد بی، کەچی فریمێسک هەڵبوەرێنی و دڵتەنگ بی و بگری بڵێ بیری قەبر و قیامەت دەکەمەوە، ئەمە ڕاستە؟ ئەم حاڵە بەخوا فرمێسک ڕشتنی ناوێ. ئەمە کاتی دەربڕینی خۆشی و شادی شەرعیانەیە، کاتی زەردەخەنە و پیرۆزباییە. معقول نییە لە جەژنا بە ناوی ئەوەی زوهد دەنوێنی بچی شڕواڵە کۆنێک لە پێکەی، کراسە دڕاوێک لەبەرکەی، چونکە جەژن کاتی خۆڕازانەوەیە بە جلوبەرگی شەرعی شایستە و جوان بۆ پیاوە بۆ ئافرەت. بەڵام تۆ زیاد لە هەموو کات بچی ڕۆژی جەژن ئەم حاڵە ئەم بۆ نەخۆشە بەکاربێنی بۆ ئەوەی کەواجلی شەڕ و زوهدی خۆتی تێدا بنوێنی و خۆت بەکەم دەرخەی، لەوێدا بەخوا ناگونجێ. وەرە لە کاتێکی کەدا، لە مناسبەیەکی کەدا، لە ڕۆژێکی ترە
كمي خود زهدي خود دنيا بكم قرتني خود بنيانا. وليس كل ما يسمع يقال، هرتي بيستت شعاني أواني بكي بقصوتوش بجاري توا حتى تنان لقى الراس به. وخير الكلام ما وافق الحال، باشترين وتو قسه أويا كاللقل شوين كدا واللقل كاتا كدا واللقل كاسا كدا بقنجه. إمام الشاطبي رحمة إخوالي بيه لكتابي الموافقات دا لبرقي تشواردا للابريسة هاشتاونو دا فرمي: ليس كل ما يعلم مما هو حق يطلب نشره وإن كان من علم الشريعة ومما يفيد علما بالأحكام، بل ذلك ينقسم منه ما هو مطلوب النشر وهو غالب علم الشريعة، ومنه ما لا يطلب نشره بالنسبة إلى حال أو وقت أو شخص. إمام الشاطبي رحمة الله عليه كتاب بنابانكي خويدا الموافقات دا فرمي: شردنية ومرجنية هرچی شتێک کە ئینسان زانی یەکسەر لەناو هەموو خەڵکا بڵاوی بکاتەوە، ئەوانەی کە ئەحکامی شەرعین، ئەوانەی کە حکم و فتوان کە دەکرێن بە دوو بەشەوە، بەشێکیان کە زۆربەی شەریعەتە وا باشە لە هەموو شوێنێکا بڵاو بکرێتەوە، بەڵام بەشێکیان ئەبێت تەماشا بکەی بۆ هەموو کەس باسی نەکەی، تەماشای حاڵەکە، بارودۆخەکە، تەماشای کاتەکە، ئەو شخصین تەماشای کەسەکە بکرێ بەپێی ئەم سیانە هەڵبسەنگێنرێ ئایا ئەم قسەیە ئەم فتوایە بدرێ یان نەدرێ، ئەم وتارە بخوێندرێتەوە یان نەخوێندرێتەوە. باز زیاتر بۆ جەنابتانی ڕوونکەمەوە. کابرایەک دێتە خزمەت عەبدوڵڵای کوڕی عەباس کاتێک کە لەناو هاوڵان و قوتابیانی دادانیشتووە، پێی دەڵێ: جەنابی عەبدوڵڵای کوڕی عەباس، ئایا کەسێک بکوژێ قاتڵ بێ بکوش تۆبەی بۆ هەیە؟ عەبدوڵڵای کوڕی عەباس دەفەرمێ: نەخێر بکوش تۆبەی بۆ نییە. دوای سعاتێک زیاتر ئەو پیاوە بە تووڕێیەوە دەڕوات. دوای سعاتێک زیاتر کەمتر هەل لە هەمان کۆڕۆمەدیسا کە خەریکی دەرس و دەور و خزمەتی قورئان دەبن، کەسێکی تر دێ بە هەمان پرسیارەوە: جەنابی عەبدوڵڵای کوڕی عەباس، ئایا کەسی بکوش قاتڵ تۆبەی بۆ هەیە؟ ئەفەرمێ: بەڵێ. بە ڕووخۆشیەوە بە دڵخۆشیەوە هەڵدەستێ. قوتابیەکان و شاگردەکانی عەرزی دەکەن: جەناب، باشە بۆچی هەمان پرسیار بەبێ زیاد و کەم دوو فتوای جیاواز؟ فەرمووی: ئەبێ سەیری حاڵی کە کەسەکەکەی. کەسی یەکەم کە هات خۆ بینیتان دەم و چاوی چەند گرژە، چۆن چاوی سوور بووە، چۆن دەنگی تۆنەکانی زبری و شەڕیان لێ دەبارێ، چەند بە ناڕەحەتیەوە پرسیار دەکا: ئایا بکوش تۆبەی بۆ هەیە؟ یەقینم هەیە بوو بە تەمای کوشتنی کەسێکە، بەڵام لە قیامەتی خۆشی دەترسێ. بەتەما بوو ئەگە بڵێم بەڵێ بکوش تۆبەی بۆ هەیە، دەچوو دەیکوشت و دەیگو دوای تۆبە دەکەم. سەیری ئەو بارودۆخ و دەم و چاوی ئەو کەسم کرد، وتم نەوەخوا برا. کابرا ها بە ناڕەحەتی ڕۆیشتە دەرەوە، لە کوشتنەکە پەشیمان بووە، بەڵام ناخی خۆی خواردەوە، بۆیە هەر لە دەم و چاوی زانیم بە تەمای کوشتنی کەسێکە ئەبێ فتوا بۆ ئەم ئاوا بدەیت. بەڵام دووەمیان کە هات چەند بە کزۆڵەیی، چەند بە دەنگێکی نزم، چەند بە خەجاڵەتباری، وتی: یا ئیمام، ئایا بکوش تۆبەی بۆ هەیە؟ سەیرم کرد ئەم پیاوە پێشتر کەسێکی کوشتووە، ئێستا بۆ لای خوا گەڕاوەتەوە. شەیطان پێی دەڵێت تەوبەش بکەی خوا لێت خۆش نابێ، بۆیە هەر لە منی پرسی. سەیری ڕوخساری و دەنگی و دەنگەژیەکانی و هەروەها ئوسلوب و شێوازی پرسیارەکەیم کرد، ئەمە بکوژی پێشووە تۆبەکاری ئێستایە. بۆیە پێمت بەڵێ خوای پەروەردگار لە کەسێک خۆش دەبێ هەرچەند بکوژی خەڵک بێ، کاتێک کە تەوبە بکە بە مەرجە شەرعیەکانی خوا لێی خۆش دەبێ. فەرمووی بە پێی کەسەکە ئەبێ فتواکانت بگۆڕی. کابرایەک لە مەولەوی شاعیری گەورەی کوردی پرسی: ئامین لە فاتیحادا واجبە؟ کاتێ دڵی وەلەضالین ئامین، ئایا ئامین واجبە؟ بە بێگومان ئامین بەشێک نیە لە سوڕەتی فاتیحا. سوڕەتی فاتیحا لە وەلەضالین کۆتایی پێدێ. ئایا ئامین بڵێم یا واجبە؟ مەولەوی فەرمووی: بەڵێ. ئەوانەی کە لە دەوری و بەری بنتیان قوربان ئەوە قورئانەکە بیهێنن، سوڕەتی فاتیحا لە وەلەضالینا کۆتایی پێدێ، ئامینی لەگەڵ نییە. کوڕەکتی بابە خۆقابی لە من چەند ساڵە قورئان دەخوێنم و پێشنێژی دەکەم و زانام نەزانم ئامین بەشێک نیە لە سوڕەتی فاتیحا. وتیان: ئەی بۆ وادوت؟ وتی: ئەم پیاوە لە بەهانە دەگەڕێ، ئەمە دەیەوێ قول هو الله ئەوانە نەک ناخوێنێ، حەد دەیەوێت کەلیمەیەکی کەم لە نوێژەکەی بڵێ و خێرا بەجێ بێڵێ. بەو خوایە فتوامان بۆ بدایە بمان کوتیان نەخێر ئامین واجب نییە، ئەم جارە وەلەضالینیشی پێوە دەقەتان نوێژەکەی بەتاڵ دەبوو. ئەمە لە بەهانە دەگەڕێت، نابێ ئەم بۆی ئاسانکەی، چونکە ئەو لە بەهانەیەک دەگەڕێ وشەیە کەمتر بێ و خێرا بڕاتە ڕووکوە.
بۆیە با نوێژەکانی کەم نەبنەوە و لە ڵاڵینەکەشی پێوە نەخوا. ئەبێ ئینسان بۆ هەموو حاڵ و مەقامێک بزانێت کە قسە دەکا. وەڵی هەر یەکێک لێمە پەیوەستین بەو قسانەی کە لە دەممان دێتە دەرەوە. لە کتێبە مێژوویەکاندا دەڵێ حەجاجی کوڕی یوسفی سەقەفی زانایان وای باز دەکەن خۆی قبر و قیامەتی خۆشی. ئەڵێن زۆر کابرایەکی زاڵم بووە، زۆر کابرایەکی خوێن ڕێژ بووە و ڕەحم و بەزەیی بەرامبەر بە خەڵک لە دڵان نەبووە، هەرچەند کاری جوانیشی جاریوا لێ بیندراوە. ڕۆژێک خۆی دەگۆڕێ بەجلی دەروێشیەوە بەجلێکی شڕۆڵەوە ئەڕواتە ناو خەڵک، ئەڕواتە ناو خەڵک و لە دەرەوەی ئاوایی تووشی کابرایەک دەبێ، خەریکی جوتیاریە، خەریکی پاکردنەوەی زەویەکەیەتی، سڵاوی لێ دەکا و دەڵێ بەڕێز، ئەڵێ بەڵێ قوربان، ئەڵێ خەڵکی کوێی؟ ئەڵێ وەڵا قوربان خەڵکی عێراقم، خەڵکی بەغام. ئەڵێ حەجاجی کوڕی یوسفی سەقەفی چۆنە؟ ئەڵێ ئەی خوا لە ناوی بەرێ، واللهی لەوەتی ئەم عێراقە هەیە حاکمی وا پیسی بەخۆیەوە نەبینیوە، ئەخ وا زەلامێکی بەدە. حەجاج ئیتر خۆی دەکاتەوە و ئەڵێ دەی من حەجاجی کوڕی یوسفی سەقەفیم. والله کابرا هەر لەوێ ئەژنۆی دەشکە، ئەی هاوار چیم بەخۆم کرد، ئەم پیاوە سەرپەڕاندنی خەڵکی هەر ئاو خواردنەوەی بەلایەوە، ئێستا من وتمە لەوەتی عێراق هەیە کار بەدەستی وا پیس و بەدی بەخۆیەوە نەبینیوە، خوا چۆن خۆم ڕزگارکەم؟ بەڵام کابرا ژیریشە. ئەڵێ قوربان والله ڕاست دەفەرمووی جەنابەت حەجاجی، بەڵام بۆ خوا منی شێتم ڕۆژی 2 جار پەرکەم دەمگرێ، ئەگە پەرکەم لێیدام ئەوە قسە دەبزڕکێنم، بۆ خواوەزم ئێستا لێیداوم. حەجاج پێکەنێ دەڵێ خوا بە قوربانی عەقڵی خۆتت بکە، وڵا قوربان ڕۆژی من 2 جار فێم دێتێ و پەرکەمێک لێم دەدا، لە کاتی پەرکەما قسە دەبزڕکێنم، بە چاک دەڵێم خراپ، بە خراپ دەڵێم چاک، وابزانم ئێستا ئەوە تووشی فێیەکە بوومەوە پەرکەمەکە لێیدام بۆی ئەو غەڵەتەم کرد. حەجاج زەردەخەنەیەکی بۆ دەکا، ئەڵێ بڕۆ قەینا قوربانی عەقڵی خۆت بە. زۆر جارێ بتوانی لە مووقیفێکە بە عەقڵمەندی خۆت لە هەڵەیەکی دەمی خۆت ڕزگارکەی. پرسیار کرا لە شەیخ الئیسلام ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ کامیان سوودی زۆرترە بۆ مرۆڤ؟ کابرا لێی پرسی ئەرە زۆر زکری ئەستەغفیرڵڵاه بکەم یان زۆر زکری سوبحان الله بکەم؟ فەرمووی عەزیزم کاتێک کەوا جلوبەرگت لەبەرا بوو، ئەگەر جلوبەرگەکەت خاوێن بوو چی باشە؟ وتی وەڵا قوربان عەتری پێوەکەی. فەرمووی ئەگەر جلوبەرگەکەت هەمووی پەڵە و پیسی بوو چی باشە؟ وتی وەڵا قوربان چی بیشۆی. فەرمووی دەی ئاوایە کاتێک کە هەڵەت کرد، کاتێک کە ڕۆژانە بیر دەکەیتەوە گوناهت کردووە، قسەی ناڕەوات کردووە، هەڵوێستی باش نەبووە، زۆر زکری ئەستەغفیرڵڵاه بکە، هاتۆ پیس بووی خۆت پاکەوە، خۆت بشۆ بە زکری ئەستەغفیرڵڵاه. بەڵام کاتێک کەوا پاک و پوختی ئەلحەمدوللیلا ئەو ڕۆژە خێرت کردووە، ئەو ڕۆژە سەدەقەت کردووە، ئەو ڕۆژە قسەی خێرت کردووە، ئەو ڕۆژە وتاری جوانت داوە، ئالەم حاڵەتانەدا چی بکە؟ ئالەم حاڵەتانەدا ئەزیزی خۆم هەوڵ بدە زکری سوبحان الله بکە، با بە خۆت معجەب نەبی، بڵێ پاک و بێگەردی هەر بۆ تۆیە یا ئەڵڵا، ئەم خێرە، ئەم سەدەقە، ئەم وتارە جوانە، ئەم سوڵحی بەینی خەڵکە، ئەم خێر و پاداشتە، یا ڕەبی خوای هەمووی فەزلی تۆیە. ئەگەر کاری باشت کرد سوبحان الله بکە، ئەگەر خەریکی ئەگەر تووشی هەڵە و گوناه و تاوان بووی زۆر زکری ئەستەغفیرڵڵاه بکە، کەواتەی وایە بە زۆری ئەستەغفیرڵڵاه بڵێ، هەیە بە زۆری سوبحان الله بڵێ، چ وەڵامێکی جوانە، هەر کەسە بە ئاستی خۆیدا. هەروەها کاتێک کە تۆ نان دەخۆی ئەبێ بڵێ ئەلحەمدوللیلا، لەو کاتەدا پێویست ناکە بڵێ سوبحان الله، چاو لێ هەر مەقالە هەم مەقامە مەقالی خۆی هەیە، قسەی خۆی هەیە، شوێنی خۆی هەیە، تێرت خواردەوە معقول نییە بڵێ ئەستەغفیرڵڵاه. بەڵام کە نۆبەرەیەکت بینی تازە ترێ پێ دەگەیشت و بۆڵی سوورت بینی، توێ ناو باخێکەوە ناو کێڵگەکەتەوە کاڵەکێک یەکەم جار وا خەریکە زەر دەبێ و یەکەم نۆبەرەی میوەی لێ دەکەیەوە، ئەزانی بڵێ چی؟ مەڵێ ئەلحەمدوللیلا، بڵێ ئەستەغفیرڵڵاه. ئەمە سنەتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم، لە شوێنی خۆیدا ئەستەغفیرڵڵاه، لە دوای تێر خواردن ئەلحەمدوللیلا. بۆیە هەموو مەقامێک مەقال و قسەی خۆی هەیە. ئیمام ئیبن الجەوزی ڕەحمەتی خوای لێ بێ پیاوێک دێتە خزمەتی، وەکو ئیمام ئیبن الجەوزی دەفەرمێ کابرایەک هاتە لای ئەبوو حازم. ئیمام ئیبن الجەوزی ئاوا دەژێڕێتەوە، دەفەرمێ کابرایەک هاتە خزمەت ئەبوو حازم، وتی قوربان من دایمە گومانم هەیە، گومانم بۆ دروست دەبێت کە ژنەکەمم تەلاق داوە، وەڵڵەهی ناوێرم بڕۆمەوە ماڵەوە، ناوێرم دەست لە دەستی بدەم، بەڕاستی کەوتومە جیهانێکی زۆر خراپەوە، ئێستا بێت تەلاقم کەوت بێ. دیار ئیبن حازم ڕەحمەتی خوای لێ بێ وەکو سەرۆکی لیژنەی فتوا و دادگای ئەو سەردەمەوە بوو، وتی بڵا ناوت چییە؟ وتی من ناوم فڵان کەسە. ئێوتی تۆ نەبووی دوێنێ هاتی لە بەردەمی لیژنەی فتوا لە دادگا ژنەکەی خۆتت تەلاقدا، بابەت تۆ هەر تەلاقت کەوتووە. کابراوتی بە قورئان قوربان من نیم، وەڵڵاهی لێت تێک چۆ جەنابی حاکم، جەنابی مامۆستا، قەسەم بە گەورەی خوا بەو قورئانە من ژنی خۆم تەلاق نەداوە. ئێفەمی برام خۆ من تۆ ناناسم، تۆ ناوتی وە لیژنەی فتوای ئێمە، بەڵام ها شەیطان پێت دەڵە ژنەکەتت تەلاق داوە. ئەم جارە کە هات بۆ لات
خودخوتەی بۆ دروست کردی وتی ژنەکە تەلاق داوە بە نەفسی پێوتی ئاوا دەست بە خاوەنی ئەو قورئانە کە ئەڵڵایە من ژنی خۆم تەلاق نەداوە بۆ من ئاوا دەمت گەرمە و سوێن دەخۆی بۆ بەرامبەر بە شەیطان هیچت پێ ناوترێ کابرا ڕزگاری بوو بەخوا هەزار ئاەت و حەدیث و وتاری بۆ بخوێندایەوانێ سوودی نەدەبوو لەم وەسوەسەیە ڕزگاری نەدەبوو مەقامی ئەم پیاوە حاڵی ئەم وەسوەسەیە ئەوەیە ئاوا بە نمونە نیشانیدا ئینکاری ئەوە دەکەی لای من ژنت تەلاقدا بێ ئاواش سوێن بخۆ بۆ شەیطانی نەفرەت لێکراو بڵێ بە نەفرەت بی واللهی من ژنی خۆم تەلاق نەداوە و هیچ کێشەیەک لە ژیانمان نییە هەژارێک پرسیاری لە دانایەک کرد پیاوەکە زۆر بەزەی بەخۆی دادەهاتەوە ماڵێکی شڕ و دەر جلوبەرگێکی دراو گیرفانێکی کەمپارە ماڵ و منداڵێکی زۆر یعنی بەڕاستی وەکو ئەم زروفەکە خەڵکانێک هەن لە ژیان بێزارن بە تایبەتی کاتێک کەسانێکیش دەبینی ئێستا لە کوردستان ئێمەدا کاکە خەڵک بە هەژاری ڕازیە بەڵام مەسوولێکی گەندەڵ دەبینێ دوێنە بەجووتە پاتەی لاسیکەوە لە حدودەوە هاتوتەوە ئەمڕۆ نیوەی ئەم شارەی کڕیوە کە ئەمە دەبینێ ناڕەحەتە دەوڵەمەندێک دەبینێ وەکو قارچکی بەهار هەوربسکەیەک لێدا و هەڵتۆقیوە ئەوەندە قودوەتەوە ئەمیش لە باب و باپیرەوە کاکە خانەدان بۆ پێشمەرگەی بەخێو کردووە بنەماڵەیەکی شۆڕژگێڕ و پاک و کورتپەروەر بوون ئەم هێشتا هەر خەریکە بە ناخی زەویا دەڕاتە خوارەوە ئێستا هەر چاوەڕێ بە 2 مانگ 3 مانگ جارێک موچەیەک بدرێ بۆیە زۆر جار ئینسان وریا نەبێ خوا نەخواستە عەقیدەکەی دەکەوێتە خەتەرەوە ئەوە فەرمودەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاد الفقر أن يكون كفرا زۆر جار فەقیری و هەژاری ئەگەر بە جوانی ڕەفتاری لەگەڵ نەکەی شەرعیانە بیر نەکەیتەوە ژیرانە بیر نەکەیتەوە بەرەو کافریت دەڕوە بەرەو کافریت دەبا ئەم پیاوە لەم دانایی پرسیەم هەژارە کە لە ژیان بێزار بوو وتی مامۆستا تخوا پرسیارێک لێ دەکەم خوا ئەرحەم الراحمین نییە وتی دەی برا خۆ گومانی تێدانێ نەعوذ بالله گومانە دوا بکە خوا ئەرحەم الراحمین نییە کافر دەبی وتی ئێمەش بەندەی خوانین وەکو ئەو خەڵکە ئەی ئیسلام ناڵێ الناس سەواسیەتون کە ئەسنانی مشتی خەڵکی وەکو دانەی شانە هەمویان یەکسانن مامۆستاکەوتی بەرەوەڵاو فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم وتی دەیت قوربان ئەیە خوایە کاتێک کە ئەم هەموو وەنە و شەو سیارە و ڤێلا و مەزرعە و پارە و دەفتەر و بانقی تەوزیع کرد دای بە ئەم دەوڵەمەندانە ئەی باش ئێمە لە شوێ بووین ئێمە عەبدی خوا نەبووین ئەی بۆ شتێکشی نەدا بە ئێمە کابرا حەدیسی بۆ بخوێنێەوە ئاەتی بۆ بخوێنێەوە قەولی زانانی بۆ بخوێنێەوە هات هەموو مەقامێک عەرزم کردن قسەی خۆی هەیە ئەم زانەیە زانی ئەوەی استفادەی نییە بۆیە فەرمووی براکەم وڵامت دەدەمەوە بە کردار نەک بە قسە وتی چۆن دڵم پڕە وتی وەرە دەستی گرت و بردی بۆ نمونە بۆ نەخۆشخانەی نانەکەلی هەولێر نەخۆشخانەی هیوا لە سلێمانی وتی وەرە با بڕۆین هەندی یارمەتی و کۆمەکم پێ بۆ ئەم نەخۆشانە تۆش بە چاوی خۆت ببینە ئەو مناڵە جوانە سەری پاک هیچ پێوە نەماوە ئەو ژنە دەلاڵێتەوە مەمکی بڕاوەتەوە ئەو پیاوە قاچەکانی هەردووچیان بڕاونەوانە تووشی سەرەتان بوون بەس تەنها ئێست و پێ ماوەتەوە وتی براشید نەکەم کاتێک کە ئەم نەخۆشانە شێرپەنجەیان گرت ئەو کاتێک کە خەڵک تووشی سید و سەرەتان بوو ئەوە لایەکی لەشی لێبووتەوە ئەو مناڵە تەمەنی جوانی مویەک بە برۆکان و بژۆڵی شێوە نەماوە ئەم پیاوە هەردوو قاچیان لەبەر سەرەتان و شێرپەنجە بڕیوەتەوە و لێ هەڵداوەتەوە ئەرێ ئەو جەکاتەیە من و تۆ لە شوێ بووین ئەو کاتە جەنابەت لە شوێ بووی ئەی بۆ تۆ خوات لە ڕیزی ئەمانە تۆماری نەکردی ئەم ساغی و سەلامەتی و باڵا و قژە جوان و سمێڵە گەورەی پێبەخشی ئەو کاتە تۆ لە شوێ بووی ئەڵە کابرا دەستی کرد بە گریان فەرمووی حەزت دەکرد ئێستا لەناو ئەو دەوڵەمەندانەدا بوویتایە یان لەناو ئەمانەدا کە خوا ڕزگای کردی بە قوربانم هیچم لە دنیا ناوێ خوایە گیان هیچم لە دنیا ناوێ واللهی مامۆستا ڕاز دەکەی ئەو کاتێک کە ئەمە تەوزیع کرا ئەم نەخۆشیە چانێ بەشی من لەمەدانە ناوە ئەوە حکمەتی تێدایە کە لەو دەوڵەمەندێشدانە ناونەوانی ئێستا بە غڕا بوومایە خۆم کافر کردایە تووشی گەندەڵی دزی ئەم وڵاتە بوومایە کابرا دەستی کرد بە گریان وتی یا ڕەبی خوا تەوبە بێ بەخوا مش زۆر جار کاتێک کە شەیطان و نەفس بۆت هات ئەبێ وریابی بڵێ خوای گیان تەوبە بێ ئێو کاتێ ئەم هەموو قاچ بڕاوە و چاو دەرهێنراوە و قش هەڵوەریوە کە کاتێک دەرزی کیمیاییەکە بەکاردێنێ هەموو ڕۆژێکی مردنە بەخت پاداشتەکەی لای خوایە کە بە بەهەشت بیداتەوە ئەو کاتت بینیوە کاتێک کە ئەچی بۆ خەستەخانەی سوتاوی کەسێک هەموو لەشی سوتاوە و هەموو پێستەکەی یەک یەک لێ دەکەنەوە هەتا ڕوحی دەرەچێ بە چه ئازارێکەوە ئەو کاتە تۆ لەکوێ بووی کە خواوانەی تەوزیع کرد ئەزانی لوتفی خوال لەگەڵەکە بەرەوانە نەکەوتووی بیر بکەوە بۆیە ئامۆژگاری ئەم مامۆستایە سەیری کە بەڕێزان زۆر جار کەسێک بێنی هەموو قورئانی بەسەرا بخوێنیەوە هەموو بوخاری بەسەرا بخوێنیەوە زەڕە تەسیری تێ ناکات چونکە موقیفەکانی بەچاو نەبینیون ئەو مامۆستایە زۆر زیرەک بوو وەرە بابە وەرە باوجارە بڕۆین سەردانی خەستەخانەی سەرەتان و شێرپەنجەکە بکەین سەردانی ئەو هەموو سوتا و داماوە بکەین ئەمجا ئێستا بۆ دەرەکەوێت چیت هەیە هەروەکو کابرا کاتێکەوە سەیری خەڵکی دەکرد بەڕاستی ئۆتۆمبیلەکەی گرانبەهایە بۆ من هەر بە قاچ بڕۆم
کە سەیری کرد گەنجێکیکە هەر لە تەمەنی خۆیدا وا پاڵ بە عارەبانەکەی دەنێن هەردوو قاچی لە ئەژنۆیەوە بڕاوەتەوە ئاواتی ئەوەیە ڕۆژە بە قاچەکانی خۆی بڕوە بچێ دەسەر تەوالیتێک بە ئیسراحەت دەستنوێژێک بگرێ وتی خۆی گیانداوای لێبوردن لێ دەکەم ئەو سەرەت و سامانەی من ئەو هەموو سەرەت و سامانەی ئەم دنیاە یەک دانە قاچیشم نەک هەردووکیان نایەنێ بۆیە ئەگەر کاتێک کە منداڵەکانمان کە هاوسەرمان کە هاوڕێکانمان ویستیان قسەیان بۆ بکەین ئامۆژگاریان بۆ بکەین زۆرجار بە کردار نیشانیاندا ئەمەش چییە ئەمە داناییە ئەمە حکمەتە خوا گەورە لەو حکمت و داناییە بە گەورەی خۆی بەشی هەموماندا ڕازی بین بە بەشی پەروەردگار یا ڕەبی خوا لە شکرانە بژێران بین پەروەردگارە ئەو هۆشمەندیەمان پێ ببەخشی کە لە هەموو مەقامێکە لە هەموو شوێنێکی گونجاودا قسەی گونجاوی ئەو شوێنە بکەین ببیێتە مایە ڕەحمەت یا ڕەبی خوا لەوە بمان پارێزی لە شوێنێکە لە بۆنەیەکە قسەیەک بکەین هەر چەند ڕاستیش بێ مای تەریقبوونەوە شەرمەزاری و مای لە کەداربوورمان بێت چونکە بۆ ئەو شوێنە نەکراوە ئەمە هەموو بە تۆ دەکرێت ئەڵڵا خوا خۆت ئاگال لێمان بێ والحمد لله والصلاة والسلام على رسول الله آمين والسلام عليكم ورحمة الله وبركاته